بابەتی ئەم کیسانەی دوایی کە لەم ڕۆژانە بۆ نمونە هاڵێتێکی زۆر خێتە سەری کە بابەتی بۆ مەتەقاریرەکانی دویلۆیت و ئەو بڕە پارە و پارەکاشانەی کە لە بانکەکانی دەرەوە بە تایبەتی بۆ بانکی لبنان دەستی بەسەراگیرا بە زۆر لە زۆرەکان بلۆک کراوە و بابەتی ئەو سەروەت و سامان و مڵکانەی کە لە ژێر ناوی بۆ حزبێکی دیاری کراوە ناو حزبێکی دیارێک لە ژێر ناوی شخصێکی دیاری کراوە لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی ئەمریکا و دووبەی بۆ ئاشکرا بێ کۆی ئەم بابەتانە ئەمانگەڕنێتەوە بۆ یە خاڵ ئەوی شەوەتانێکە سیاسەتێکی ناتەندروستانە لە هەرێمی کوردستانە پەیڕەو کراوە و ئەم سیاستە ناتەندروستانە بەمانای ئەوە نییە کە ئەم سیاسیانە خۆیان درکیان پێ نەکرد بێ یان بۆ نمونە هەستیان پێ نەکرد بێ بە جۆر لە جۆرەکان هەر بۆ خۆی خودی ئەم بابەتانەی کە ئاشکرا بێت نەتیجەی ئەوەیە کە ئەمانە هەمیشە هەستیان بەو مەترسیە کردووە کە لە داهاتوو یەکدا جام داهاتووە نزیک بێت یان دوور بێت ڕۆبڕۆیانە بێتەوە بۆی پەناگەیەکی تریان بۆ خۆیان دروست کردووە ئەم پەناگەی پێکاتوە لە سەرمایەیەکی ئیملاقەوە بۆ نمونە بوونی ممتەلەکاتێکی زۆر و زەبەلاح تەواوی ئەم بابەتانە هەمووی هۆکارەکانی ئەوەن کە لە فەراغێکی بۆ نمونە وردبینیکردن و چاودێریکردنی حکومەت هێرێمی کوردستانە بۆ نمونە ئێمە ژێینەوە ئەو فەراغە زیاتر من هەمیشە بڕوان بەوە هەیە کە ئەگەر پەرلەمانێکی بەهێزمان هەبوایە دەتوانرا بۆ نمونە زیاتر متابعە و مراقبەی بۆ نمەی شوکارەکانی حکومەتی بکردایە بە تایبەتی لە بواری خەرجی و داهاتەکانە کاتێکە بۆ نە پەرلەمان نەیتوانێت بەم ڕۆڵەی خۆی ئەستابێت دەستی بۆ نە حزبێکی باڵەدەستی وەکو پارتی واڵا کردووە کە بۆی تەخشان و پەخشان بە تەواوی داهات و خەرجەکانی حکومەت هێرێمی کوردستانەوە بکبینی بۆ نمونە کۆنتراکتی نەوتی یەکرێت لە حکومەت هێرێمی کوردستانە بێەوەی بۆ نمونە پەرلەمان ئاگای لێبێ بێەوەی بۆ نمونە حکومەت ئاگای لێبێ وا کۆنتراکتی بۆ نمونە غازی یەکرێت تەواوی سیرەکەی دەبینیت قواری هەرێمی کوردستان تەنانەت دەخاتە مەترسیەوە کە ئەم کۆنتراکتانەی کە حکومەت هێرێمی کوردستانەی کە جگە لەوەی سەرباری ئەوەی دژ بە یاسا و قەوانین و دەستورەکانی حکومەتی عێراقیە سەرنجام بۆ نەبوو حکومەت هێرێمی کوردستان خۆشی خراپە و حکومەت هێرێمی کوردستان تووشی نائستقرارەتێکی ئەمنی و بۆ نمونە دارایی شەکات ئەمانە هەمووی پاڵنەر و هۆکارن بۆ ئەوەی کە ئینسان ئەگەر بێت تەحلیلێکیان شیکاریەک بۆ داهاتووی دارایی لە هەرێمی کوردستان بکات بەم میکانیزمە و بەم سیاسیانە و بەم بۆ نمونە بەم کاستانەوە کە ئیدارێم ئەم سێکتەرە دارایانە و ئابوورێنە بدرێت لە هەرێمی کوردستان ناتوانێت بۆ نەبڵێ مستەقبەلی هەرێمی کوردستان مستەقبەلێکی ڕوونە بۆیە وەکو گفتوگۆمان لەسەری کرد هەر بۆ خۆی بردنە دەرەوەی پارەی هەرێمی کوردستان و دانانی لە بانکانی تردا ئەمە ئەو خەلە گەورە نیشانەیە کە حکومەت هێرێمی کوردستان هیچ دیدگایەک و ئایدیایەکی بۆ سیستەمی دارایی نیە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوایات لە هیچ بۆ نمونە سیستەمێکی دارایی دنیا بوونی نابێت کە بانکەکان پارەیتیانە بێت و بۆ نمونە هاوڵاتیان تووشی کێشەی دارایی بۆ نمونە نەبوونی موچەوەخانە نشین لە سەری موچا وەفات بکە بۆیە ئەگەر بێت و بۆن ئەم پارانەی کە براوەتە بانکانی دەرەوە خۆ ئەگەر بێتەوە ئەم پاران لە بانکانی حکومەتەدا بنرابایە حکومەت هێرێمی کوردستان هەرگیز تووشی کێشەی سیویلەی نەقدی و پارەی کاش نەبوو لە بانکانە کاتێکە پارەی کاش لە بانکانە هەبوو دەورەیەکی اقتصادی و دەورەیەکی دارایی دروستە بێتەوە کە هاوڵاتی هیچ کاتێک بۆ نەڕۆتە بواری خێرانی داراییەوە بەڵام ئەمان بە عەمدەن بانکانی حکومەتیان بەتاڵ کردوێتەوە کە بانکانی حکومەت بەتاڵەکەیتەوە سەرنجام تۆ ملیۆنێک و نزیکەی 300,000 کەسی موچەخۆرت هەیە ملیۆن و 300,000 ڕاستەوخۆ پەیوەندی داراییان لەگەڵ بانکە حکومەکان نایە کاتێکە بانکە حکومەکان تووشی ئیفلاسی بۆ نمونە سیویلەی نەقدی پارەی کاشە بن ئەوە دەرەنجامەکەیەتی کە بینی بۆ نمونە لە ناو دەستگایەکایت ئەم ژوورەکە موچی وەرگرتووە و ژوورەکە موچی وەرنەکردەوە ڕۆی کە لە زانکۆی سلێمانی ڕوویایان لە زۆربەی دەستگاکانە ڕوویا بوو بەشێکیان کۆلێژێک بۆ نەموچەکەی وەرگرت بۆ کۆلێژێکی تریش موچەکەی وەرنەگرت بوو ئەمە هەمووی دەرخەری ئەوەیە کە لە نەتیجە ئەگەین بەو قەناعەتەی کە ئێمە لە ساڵی 92 تاوەکو ئێستا نەمانتوانیوە سیستەمێکی ڕێکوپێکی کارگێڕی و دارایی و سیاسی و بۆ یاسایی بۆ هەرێمی کوردستان بنیاد بنین و نەمانتوانیوە من بڕۆم وای هەندێک جار بە عەمدەن نەویسراوە کەم سیستەمە دابرنێ بۆ چونکە وەکو ئەوترێت بازاڕیشەوە بە قازانجی بۆ منە دزەشکێتەوە ئەم حکومەت هێرێمی کوردستان و مستافەی کە بۆ منە هەرێمی کوردستان بەڕێوە ئەبان من هەمیشە وتومە دەسەڵاتێکی بۆ منە ستەم کارکە هەرێمی کوردستان بەڕێوە بە بۆی کە بوونی سیستەمێک ژیانی ئەوانە خاتە مەترسیەوە لای کەمی
لایەنە اقتصادیەکانی وانە خاتە مەترسیەوە بۆ نەبوونی سیستەمەکە دەرەنجامەوە یەکەوان بمنە خاوەنی ملیۆنان دۆلار و بگرە 100 ملیۆن دۆلار ئەوەی کە بۆ نمونە حکومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان لەم چەند ڕۆژە بۆ نە کەیسێک ئاشکرا بووە کە خەریکی بۆ نمونە پێدانی پارە و موچەی زەبەلاحن بە کارکتەرە سیاسیەکان لە دنیای دەرەوە وڵاتە ئەوروپیەکان ئەبینی بۆ نمونە گەرەمە بۆ لۆبی بێ بۆ هەرێمی کوردستان بە جۆر لە جۆرەکان ئەکرێ بۆ نمونە ئینسان وەکو شتێکی تا ڕادەیەک بە سوود ببینی هەرچەندەمە زۆر نایاسایی و ناقانونیە تۆ چۆن بۆرونە بە چی ڕێکارێک پارەت یاوە بۆرونە بە یاریدەری ئەندام پەرلەمانێک لە وڵاتی بەریتانیا بەڵام ئایا تەواوی ئەم لۆبیانەی کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی باسیەکە و لۆبی کردو لە دنیای دەرەوە ئەوانە ئایا حکومەتی هەرێمی کوردستان توانێتی موفق بێ نەخێر بۆ نەخێر ئێمە لە 16 ئۆکتۆبر بینیمان کە حکومەتی هەرێمی کوردستان ڕۆبەڕۆی گەورەتری مەترسی بووە و ئایا هیچ وڵاتێک ئامادە بوون بوون دیفاع لە هەرێمی کوردستان بکەن کەوابوو بمان دەرکەوت لە 92 تاوەکو ئێستا تاوەکو 16 ئۆکتۆبر ئەگەر وەکو ڕقەموەری بگری حکومەتی هەرێمی کوردستان تەواوی ئەو ملحقیانەی تەواوی بۆ نمونە ئەو شخصانە ئەو نێرەلایەتیانەی کە هێتی لە وڵاتەکانی دنیا و مانگانە دنیای خەرجی و مەصرفات لەسەر حکومەتی هەرێمی کوردستانەکەوێ نەیانتوانە ببنەوە هۆکارێک بۆەوەی کە بچووکترین لۆبی دروست بکە لە نێوانی هەرێمی کوردستان و دنیای دەرەوەدا بڕوام وایە کە لە هەرێمی کوردستانە سیستەمی ئابووری بوونی نییە نەک بڕوام وایە 100% ئەمە دروستە بۆ هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە هیچ دیدگایەک و ڤژنێکی ئابووری لە هەرێمی کوردستانە بوونی نیە تەنها ئەوەی کە هەیە سیستەمێکی داراییە کۆمەڵێک داهات بەرزەسە ئەم کۆمەڵە داهاتە تەوزیعەکەن بەسەر کۆمەڵی خەڵکا و ئەمە تەواوی دنیابینین و دیدگای بۆ نمونە دەسەڵاتداران و ستافەکانی بەڕێوەبردننی هەرێمی کوردستانن لە 92 تاوەکو ئێستا بەم شێوازە داراییە بۆ تەحکومیان کردووە دەنا بۆ نمونە گەر هەرێمی کوردستان عەقڵێتێکی باشی بۆ نمونە ئابووری یان دارایی بەڕێوەبی بردبایە هەرێمی کوردستان باشترین سەرچاوەیە بۆی بکرێ بە سێکتەرێکی کشت و کاڵی هەرێمی کوردستان باشترین سەرچاوەیە بۆی بکرێ بە سێکتەرێکی بۆنە پیشەسازی هەرێمی کوردستان باشترین هۆکاری بەردەسایە بۆی بکرێ بە سێکتەرێکی گەشت و گوزار و گەشتیاری ببینە بۆنە دەیان پۆینتی گەشتایی لە هەرێمی کوردستانە بوونی هەیە دەیان پۆینتی بۆنە شوێنەواری لە هەرێمی کوردستانە بوونی هەیە تا چەند توانراوە بۆ نمونە هەرێمی کوردستان وا لێ بکرێکە دەیان سەرچاوەتری داهات دروست بک بۆەوەی تەنها پشت بە تاک سەرچاوی نەبەسیەوەی کە لە هەرێمی کوردستانە ئاکرێت من بڕوان بۆەوەیە لە هیچ میتۆدێکی اقتصادی و ئابووری جێگەی نابێتەوە ناکرێت بۆ نمونە لە هەرێمی کوردستانە خەڵکانێک هەن کە لە ماوەی کەمتر لە 3 ساڵدا کەمتر لە 4 ساڵدا بۆ نمونە ئەبن بە خاوەنی سەروەتێک کە ئەگەر تۆ بۆ نمونە لە خراپترین وڵاتی دنیاشا بۆ نمونە ئەم کەسانە بۆ نمونە احتیمالی هەیە بە 20 ساڵ نەتوانن بگەن بەو سەروەتە ناکرێت بۆ نمونە تۆ بینیت خەڵکی وا هەیە کاتێکە بۆ نمونە ترامپ بێ سەرۆکی ئەمریکا داهاتەکەی نزیکە بێتەوە لە 4 ملیار دلاری ئەمریکی لە ساڵی 1970کان بۆ نمونە ترامپ بۆ نمونە 200 ملیۆن دلاری بۆ جێنراو لەلایەن خانەوەدەکەیەوە بەڵام دوای بۆ نمونە نزیکەی 40 دانە ساڵ بۆ نمونە 35 دانە ساڵ لە ئەمریکا و ئیسمارکردن ئەو پیاوە بۆ ناگا بەوەی کە داهاتەکەی بکاتە 4 ملیار دلار بەڵام بازرگانی لەم پارێزگای سێمانیە لە کەمتر لە ماوەی 10 ساڵا بۆ نمونە داهاتەکەی گاتە نزیکەی 5 ملیار دلاری ئەمریکی تەواوی ئەم بابەتانە هۆکارن بۆەوەی کە ئینسان بگا بە قەناعەتی کە لە هەرێمی کوردستانە هیچ سیستەمێکی اقتصادی بوونی نییە من بڕوان بەوە هەیە کە لە هەرێمی کوردستانە لە بیدایی لە ساڵی 2014 تاوەکو ئێستا شتێک نەبوو بە ناوی خێرانی داراییەوە ئەوەی کە هەبووە دروستکراوە بوو ئەوەی کە ئەگەر هەش بێ بۆ نمونە عەمدەنیەکە بوو لە دروستکردنی خێرانی دارایی آخر لە چی وڵاتێکی دنیا هەبووە تۆ بۆ نمونە ئێستا لە دیدگا و فەلسفەی بۆ نمونە سیاسیەکانی کورد هەمیشە وتویانە بەغداد بۆ نمونە سەرچاوی نامەتەکانی هەرێمی کوردستان بووە وەک ئێمەگەر تا ساڵ 1992 ببینین وەکو بابەتێک بۆ دروست بێ بەڵام دوای ساڵی 2030 و 2005 تاوەکو ساڵی 2014 خودی ئەو بەغدایە زیاتر لە 130 ملیار دلاری ڕادەستی هەرێمی کوردستان کردەوە وەکو بودجە خودی ئەو بەغدایە لە ساڵی 2013 بە حکومەتی هەرێمی کوردستان لێت نەوتی خۆتان بۆ خۆتان هەڵبگرونە ئێمە داهاتان بۆ نێرین ئەمە چی منتەقێکی تایە تۆ لە ساڵی 2014 و بە ناوی ئابووری سربەخۆوە قڕعەکەی بەسەر دارایی هەرێمی کوردستان و هاوڵاتیان هەرێمی کوردستانە بەڵام بەتەنیشتی ئەوە داهاتی دارایی خۆت بۆ نەخۆت و حزبەکەی خۆت بە ملیاران دلار بڕ نەبەرز دەکەیتەوە لە ساڵی 2014 دروست لەو ڕۆژەی کە حکومەتی هەرێمی کوردستان ئەعلانی ئابووری سربەخۆوەکە یعنی من بەس مامیشە بەم وتووە لە ساڵی 2014 کە ئێمە ئابووری ئەبین بە خاوەنی ئابووری سربەخۆ ڕۆژ بە ڕۆژداهاتی حزبەکان و شخصی ناو حزبەکان و شخصی ناو عیلەکان بەرزە بێتەوە داهاتی وڵاتیانمان ڕۆژ بە ڕۆژ نزم بێتەوە خراپترە بێتەوە کەوا بوو دا ئەعلانکردنی ئابووری سربەخۆ بە هیچ شێوەیەک لە قازانجی وڵاتیانی هەرێمی کوردستانە نەبووە بەڵکو لە قازانجی حزبەکانە بووە لە ساڵی 2014 گەر
حزبەکان لە هەرێمی کوردستانە خاوەنی ژمارەیەکی دیاریکرایی بۆ نەداهات و بێتن لە دوای ساڵی 2014 تاوەکو ئێستا حزبەکان ئەو ژمارەیان دەقات بەرز کردوتەوە، بەڵام هاوڵاتیان هەرێمی کوردستان دەقات دایان بەزاندووە. ببینە هاوڵاتی لە ساڵی 2014 لە قێرانی داراییە، بەڵام حزبەکان لە ساڵی 2014 ڕۆژ بە ڕۆژ مەشاریعی ئیسیسماریان و ژمارەی پارەکانیان لە بانکانی دەرەوە بانکانی ناوخۆ لە زیاد بوونایە، کەوابوو شتێک نییە بە ناوی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە. بۆ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی حکوومەتی عێراقیە، لە حکوومەتی عێراقی بتەوێ و نەتەوێ تاوەکو ئێستا چەندین ساڵی 2014 کە لە گەرمەی شەڕی داعش بوونەوە بوجە لە حکوومەتی عێراق نەبووە، موچە و بودجەی بۆ منە شارەکانی ژێر دەستی داعشیش حکوومەتی عێراقی دابینی کردووە، کەوابوو حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ حکوومەتی عێراقیان بەگەشتبای بە ئیتفاقیەک و ئیعلانی مابووری سەربەخۆی نەکردایە، هەرگیز هاوڵاتیان ڕۆبەڕۆی مەترسیەوەم کێشانەیە نەبوونەوە. لە ئێستاشدا ئەگەر قیرانێکی دارایی هەبێتن بڕۆم وایە بۆ منە دروستکراوە، بە تایبەتی لە ساڵی 2022 و لە ساڵی 2000 کۆتایی ساڵی 2021دا بینی لە مانگی سیا حکوومەتی عێراقی ئیعلانی داهاتی خۆی دەکات کە لە 50 ساڵی ڕابردووە حکوومەتی عێراقی قەت نەبوو بە خاوەنی و داهاتە زۆرەی. بەڵام لە هەرێمی کوردستانە دروست لە مانگی سیا کە حکوومەتی عێراقی ئەڵێت داهاتەکەم سێقا زیادی کردو یان 4 قا زیادی کردو، یان لە مێژووی 50 ساڵە شتێکی وانە بۆ دروست لە مانگی سیا حکوومەتی هەرێمی کوردستان موچەی بۆ نزیکەی 45 ڕۆژ 50 ڕۆژ بۆ نمونە دواکەوێت. کەوابوو لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پەیڕەو ئەکرێ شتێک نییە بە ناوی بۆ نمونە دنیابینینی ئابووریانەوە، سیستەمێکی ئادارایی ئەویش بە شێوازێکی زۆر سەقەت و ناتەندروست بۆ چونکە و داهاتانە کۆ ناکرێتەوە بخرێتە خزمەتی وڵاتیانی خۆیەوە. ئەگەر هەرێمی کوردستان ئەم سەروەت و سامانە سروشتیە و بۆ نمونە ئەم داهاتە ژێرزەمینە و سەرزەمینەی کە هەیەی لە دەستی ئەم کاستا بێکە هەرێمی کوردستانیان لە 30 ساڵی ڕابردووە بەڕێوە بردووە، من دڵنیاتان ئەکەمەوە کە داهاتوی هەرێمی کوردستان خراپتر ئەبێ باشتر نابێ. بەڵام بۆ نمونە هەر ئەم سامانە سەرزەمینە و شەرزەمینەی بۆ نمونە بخرێتە سەر دەستێکی یان ستافێکی تەکنۆکراتتر عەقڵانیتر، بڕوام وایە کە هەرێمی کوردستان هەر ساڵی داهاتوو لە هەموو قێرەدارانەکان تێپەڕێ. بۆ چونکە هەرێمی کوردستان خاوەنی وەکو ئاماژەم پێکرد خاوەنی داهاتێکی زۆری سەرزەمین و شەرزەمینی، ئەوە توانێت بۆ نمونە پەرەبەم داهاتانە بات و بیخاتە خزمەتی حکوومەتەوە بیخاتە خزمەتی هاوڵاتیانەوە. ناکرێت بۆ نمونە تۆ لە ئێستادا بۆ نمونە داهاتی خەڵکی وهەیە لە داهاتی حکوومەت بۆ نمونە چەند بەقات زیاترە، شخصێک بۆ نمونە ناو حزبێکە لە ناو شارێکدا بۆ نمونە حزب لە دەوڵەت بۆ نمونە دەوڵەمەندترە، لە نەتیجا بۆ نمونە دەکرێت تەواوی ئەم داهاتانە سەرزەمین و ژێرزەمینیانە بخرێتە خزمەتی خزینەی گشتی حکوومەتەوە، بۆ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان دیسانە بخاتە خزمەتی وڵاتیانەوە، هەتا وەکو ئەم دەوری اقتصادیە بەردەوام نەبێت و درێژەی پێ نەدرێت حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕوانی خراپترین قەیرانەکان بکەن. ئەمەش بۆ نمونە حکوومەتەوە بۆ نمونە بە تایبەتیش بۆ نمونە پەرلەمانی هەرێمی کوردستان بەرپرسن لەم دیاردەیە. بە جۆر لە جۆرەکان ڕەنگە بۆ هەندێک وڵات شەرعێتی پێدرا بێتەوە بۆ نمونە بانکێک لە دنیا بۆ نەکراوێ بە سنتەر، بەڵام ببینە لە دوای ڕوخانی هەر سیستەمێکی دیکتاتۆری بە تایبەتی لە بەهاری عەرەبیە کە چەند دەوڵەتێک بۆ نمونە ڕوخان، هەموو ئەم دیکتاتۆرانە بەشێکی زۆری داهاتی وڵاتەکانیان لە بانکانی دنیای دەرەوە داناوە و لە کاتێکدا کە هاوڵاتی وڵاتان لە خراپترین دۆخی ژیانە بوونە. ئەبینی بۆ نمونە لە مەسر بۆ نمونە هاوڵاتی داهاتی ڕۆژانەی کەمتر بووە لە $1، بەڵام ڕئیسی مەسر بوون لە چەندین بانکی دنیای دەرەوە دنیا $1 ملیارد بلۆغ کرێ. ئەمە ڕێک تەواوکەری یان درێژە بێتەری ئەو سیستەمە دیکتاتۆریە، چونکە هەمیشە دیکتاتۆرەکان زۆر بە جوانی لەوە تێگەیشتون کە مدەی ئەم دەسەڵاتەیان مالانیهایی تا کۆتایی نییە، بۆی بەشێکی زۆری ئەم پارە ئەم سەروەتی وڵاتەکانی خۆیانە بنە بانکێکی دنیای دەرەوە بۆەوەی کە هەڵهاتن یان بۆ نمونە ئەم سیستەمەیان بەسەدا ڕووخا بتوانن بۆ نمونە درێژە بە ژیانی خۆیان بن. بۆیە بردنە دەرەوەی داهاتی وڵات و لە کاتێکدا وڵات لە قێرانی دارایی یابێ بە جۆر لە جۆرەکان هەندێک کاتێکگەر وڵات لە خۆشترین سیستەمی ژیانابێت تا ڕادێک توانی شەریعەت بێ بڵێ بەشێکی پارەی ئەم وڵاتە لە بانکێکی دنیای دەرەوە دانراوە. ئەمەش بۆ نمونە نائابوریانەیە کە تۆ پارەی خۆت بێتە وڵاتێکی تر، چونکە وڵاتی سماری پێوەکە. بەڵام لە هەموو ڕێکارەکانە کاتێک کە وڵاتێک لە قێرانی داراییە بێ، هەواڵەتین لە قێرانی داراییە بن، سیستەمی بانکی ئیفلاسێنێت و مایە پوچە بێ، ئاشکراکردنی $1 $1 ئەو وڵاتە دەسەڵاتداری ئەو وڵاتە لە دنیای دەرەوە گەورەترین فەزاحەت و گەورەترین ناشرینیە. یعنی چی قابلی قبوڵەتێکی تایە؟ تۆ لە ساڵی 2014 بە درێژایی 8 ساڵ لە خراپترین دۆخی داراییە ئاژیت وەکو حکوومەت و وەکو هاوڵاتی، بەڵام ئەبینی بۆ نمونە دەسەڵاتدارانەوە بەڕێوەبەرانی ئەم هەرێمە بە ملیۆنان دلار پارەکانیان لە بانکانی دنیای دەرەوە بلۆ کرد دەستی بەسەر ئەگریان مڵک و ماڵ و ڤلا و خاونەی پێکردن. کەوابوو
ئەم تعبیرە توانی ڕێک بەم شێوازە گزارشتی لێ بکەی هەموو دیکتاتۆرەکان لێ خاڵایە گرتوونەوی شەوتانێک کە پاری وڵاتەکانی خۆیانە بەر لە بانکانی دنیای دەرەوەدایانێن و بۆی کە ئەگەر ڕۆژێک هاتۆ سیستەمیان بەسەر ڕووخا بتوانن درێژە بە ژیانی خۆیان من بۆیە منە میشەوتومە سەرباریەوەی کە هیچ سیستەمێکی اقتصادی و سیستەمێکی دنیابینێکی دارایی لە هەرێمی کوردستانە نیە ئاشکرابوونی ئەم دیاردانە گەورەترین ناشری نییە بۆ دەسەڵاتداران و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و زیاتر بۆ نمونە ئەم ستافەی کە هەرێمی کوردستان بەڕێوەبن ناشرینیانەکە.